سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانزی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانی ئێستا یەکێک لەو ڕێگانەی ناو شاری سۆران داخراوە کە بە ڕێگەی ناوچەی پیشەسازی کۆن ناسراوەوەتە ناو بازاڕی سۆران بە ئازادی ئەبەستێتەوە. ئێستا دیمەنی ئەو شوێنەتان بۆ ئەگوازینەوە بۆ ئەوەی شوفێران ئاگادار بن. کەمێک پێش ئێستاش لە پەیجی ئیدارەی سەربەخۆی سۆران ڕاگەیانێک لەسەر ئەمە بڵاو کراوەتەوە بۆ ئەوەی شوفێران ئاگادار بن بەهۆی کارکردن لە ڕێگەی پیشەسازی کۆن کە لە ئێستادا کارکردن لەو ڕێگەیە دەستی پێکردووە. جووت سایدی ئەو دو سایدی کە دەکەوێتە پشقە سابان ئێستا دیمەنەکان ئاماژە پێ بکەین ئەو ڕێگایە کە لە نێو بازارەوە دێت بۆ ئازادی. واتە شوفێران دەتوانن ئێستا تەنها ئەو ڕێگایە بەکاربێنن، ئەو ڕێگەی ناوچەی پیشەسازی کۆن کە لە نێو بازاڕی سۆرانەوە دێتن بۆ بەستنەوەی بە ئازادی. ئێستا وەک دەبین ئێستا شوفێرێک لای داوەتە ئەم ڕێگایە نازانێت کە ڕێگاکە داخراوە بە ناچاری ئەبێ بگەڕێتەوە. واتە هاتو چۆن بەو ڕێگایەدا دائەخرێ بە جووت سایدی پشقە سابان کە ناسراوە زیاتر، بۆیە هیچ شوفێرێک ناتوانێت بەو ڕێگەی هاتو چۆکە نە بە نێو بازار بێتەوە ئەم ڕێگایە نە لە ئەم ڕێگایە بچێتەوە ناو بازار بە هەمان شێوە. بۆیە ئەو ڕێگایی کە ئێستا کراوەتەوە تەنها بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کۆمپانیای جێبەجێکاری ئەو پرۆژەیە کە ئێستا بەشێکی ئەو دوو سایدش وەک لە دیمەنەکان دیارە تێک دراوە. ئەمە دوو سایدی پشقە سابانە لە کە هەم بازار ئازادی بەیەکەوە ئەبەستێتەوە. هاتوچۆیەکی زۆر لەسەر ئەم دوو سایدە هەبوو، بەڵام لە ئێستادا بەهۆی کارکردن لە پرۆژەی دروستکردنی ڕێگەی ناوچەی پیشەسازی کۆن کە یەکێکە لەو شوێنانی پێویستی بە چاکردن هەبوو، پرۆژەکەش لەلایەن کاڤین گروپەوە جێبەجێکرێتن وەکوە بینین کە بربەستی کۆنکرێتیش دانراوە، تابلۆی ئاگادارکردنەوەش دانراوە بۆ شوفێران بۆ ئەوەی ئاگادار بن. بەڵام بەشێک لە شوفێران ئاگاداری ئەوەنین کە لە ئێستادا ئەو ڕێگایە داخراوە. بۆیە لێرە بەدووە تاماوەیەکی نادیار واتە ئەو ڕاگەیانە ئیدارەی سەربەخۆی سۆرانیش ئاماژەی پێکردووە دیار نییە کاتی کردنەوەی ئەم ڕێگایە کەی دەبێتن. بۆیە شوفێران دەبێت ئاگادار بن کە ئەو ڕێگایە بەکاربێنن ڕێگەی ناوچەی پیشەسازی کۆن کە لە نێو بازاڕەوە دێ تاوەکو ئەگاتەوە ئازادی. ئەمە جگەلەوەی کە ئەم دوو سایدەی لە پشمنەوەکەن دوو سایدی پشقە سابان ناسراوە زیاتر زۆرێک لە شوفێران هاتوچیان بەم ڕێگایە هەبوو وەکو سێریانێک وابوو، بەڵام لە ئێستادا تەنها هاتن و چوون لە ڕێگەی بازار بۆ ئازادی، لە ئازادیش بۆ بازار ئەتوانن هاتوچۆ بەو ڕێگایەدا بکرێتن. واتە دوو سایدەکە بە تەواوی داخراوە. جگەلەوەش کە ڕۆژانی هەینی هەفتە بازارێک لێرە هەبوو و هەروەها بەیانیان مەیدانی فرۆشتنی پەلەوەر و ئاژەڵیش بوو. بۆیە لێرە بەدووە ئەمەش ڕەنگ بێ ئاستەنجی بۆ دروست بێتن. شوفێران بە هیچ شێوەیەک نابێ ئەم ڕێگایە بەکاربێنن لەگەڵ ئەوەی کە تابلۆی ئاگادارکردنەوەش دانرا.